تشكي قشتي؟ قشتي والله يعني من دكتوريش؟ ان شاء الله دكتوري شو روسيا بإنسان هردو كان تيكالكي سلاو لي بها بلانت شي وصالي نويا وەکو پلان پێشگە لە خوێندنی جامیعە یەکێک لە پلانەکانی ترم گەورەکردنی شیرینی چوورۆیە جا حەزەکەم پێشەوەی بۆتان باسکەم تێستێکی بکەی ئەمە چیم شیرینیە؟ ئێستا بۆ باسەکەم تۆ تێستێکی بکە زۆر گەورەیە قەینات شیرینی چوورۆ خۆی ئەسڵی لە ئیسپانیاوە هاتووە جا وەکو نەوعیش بە نەوعی کلاسیک هەمانە و بە نەوعی لوپیش هەمانە جا لەگەڵ چەند سۆسێکی زۆر جیاوازا دێت نوتێلایە بە سۆسی لۆتوسە هەروەها بە ئایسکرینیشەوە هەمانە جا ئێستا لەم فێستیڤاڵە بەشداریمان کردووە بەڵام شوێنە ئەسڵەکەی لە دەروازە کۆڕنیشە بە ئیشەڵا و بەم جوان ناکرێتەوە باشە ئەمە ڕێک ئەوەی ئیسپانیایە یا دەستکاری کراوە؟ دەستکاریەکی کراوە بەڵام فەرقێکی وای نییە وان خۆشەوەی نییە بەڵێ ناتانێ خواستی دەسەرە وڵی ئەلحەمدولیلا ئەونی بەپێی خەڵکەکە بێ و فیدباکی خەڵکەکە بێ زۆر زۆریان بەدڵ بووە باشە تو بیرۆکەی و لە چۆ هێنا؟ ڕاستی دایکم زۆر زۆری حەز لە شیرینیە و یەکێک لە براکانیشم پێشنیاری ئەوەیان کرد کامە شیرینیەکی جیاوازە و لە لای خۆشمان نییە تروتیان شتێکی جوانە بێ و لە کوردستانە تاکە بێ ئیشەڵا لە باسێ شوێنەی بینم شەکری پێوەیە بەڵێ ئێمە شەکر و دارچینی پێواکەین جایتر لەسەر خواستی مشتریەکان خۆیەتی کە حەزیان لێ بەیانە وەکو وتم بە چەند سۆسێکی جیاوازی شێ بەپێی مشتریەکان خۆیانە باشە ئەمە باسی ئیشەکە کرد ئەی ساڵی 2025 چۆن بوو بۆ تۆ؟ الحەمدولیلا هەموو ساڵێک بای خۆی خۆشی و ناخۆشی هەیە 2025 هەر ساڵێک بوو لەو شێوانە باشە پلانێکە هەبوو جێبەجێ نەبێ لەو ساڵەیە؟ نا الحەمدولیلا هەموو شتێک وەکو خۆی ڕۆژ بۆ چییە خوێنی ئێستا؟ خوێندکاری بەشی پزیشکیم پزیشکی گشتی؟ گشتی بەڵێ یعنی من دکتۆریش؟ ان شاء الله دکتۆری چوو روسیا بإنسان هەردووکیان تێکەڵەکەین